من ناوم ئازاد محەممەد عەبدوڵڵایە جوتیارە نمونەیەکەی هەڵەبجەم خولێکمان دەست پێ کردووە لەسەر کەرتی کوشت و کاڵ و سەوزکردنی کوردستان بۆ دووسێ جارە دەرچوانی کەرتی کوشت و کاڵ و گەنجەکانی دەربەندی خان بۆ ماوەی 3 هەفتەیە سەردانی منەکەن بۆەوەی کە بتوان لەو ئەزمونەی من فکرە وەرگرن. کوردستانتەری چالاکی گەنجانی دەربەندی خان پرۆژێکمان ڕاگەیاندووە بە ناوی سەوزکردنی کوردستان کە بریتێ لە کردنەوەی خولێک لە فێرگەی کشت و کاڵی جوتیارە نمونەیەکەی هەڵەبجە کە ئامانجمان لێ گرنگیدانی زیاترە بە ژینگە و هەروە بنیادنانی کوردستانێکی سەوزە. خولەکەمان بۆ کۆمەڵی گەنجی ئارەزومەندی بواری ژینگە و کشت و کاڵ لە دەربەندی خان ئەنجامداوە و هیوادارین بتوانین کوردستانێکی سەوز بنیادنین. من کەیوان جافم پارێزەری ژینگەم ئەمڕۆ لە خوڵی کشت و کاڵی بەشداریم کردووە لە سنتەری چالاکی گەنجانی دەربەندی خان. ئەم خولانە زۆر گرنگن چونکە جۆرە خولەک وا ئەکات بچتە ناو سروشتەوە و لەگەڵ شتەکانە بە پراکتیکی بتوانانی فێر بیت. هیوادارم لە خولانە بەردەوام